بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، سەرەتای دەستپێکردنی وتارەکەم بە پرسیارێکە بێ لەم مناڵە جوانانە: کێ زۆر جوانە؟ محەممەد صلی الله علیه وسلم. یوسف عەلەیه السەلام. ئەی خوا جەزاوات هەدەی تۆ محەممەد لۆ یوسف ئەجمەل الناس. يلا قول إما محمد أو يوسف. منو؟ محمد. عافية. يوسف. أديته كم يعني؟ أيتو نهاية يا في غمر يوسف يا في غمر محمد صلى الله عليه وسلم. كم يعني؟ محمد صلى الله عليه وسلم. زور باش. إما زۆر باسی یوسف عەلەیه السەلاممان بیستووە کە نیوەی جەماڵی دنیای بردووە. جوانێکی بێوێنە بووە لەسەر زەوی. ئەو لەحزەیە کە ئەدبینی چەند جار زڵێخا دەستی خۆی بڕی بوو کە یوسفی ئەبینی، بۆیە ئەیزانی ئەگەر چەقۆیە بەدەست ئەم ئافرەتانەوە بێ لەگەڵ یوسفیان بینی دەستی خۆیان ئەبڕ. كابن القيم رضا ورحمتي خوي لي بأفرمي زليخا چندين جار دسي خوي بري لأخيرا دسي خوي نأبري راها تبو لقل أم جمالا. أفرمي بليق لأخواناسي أبو تشني سرتا چون كسيك حالي لي جذبه ايقري بلام دواتر ورده أمانينا بأوان دأشنا أبي بخوا جل جلاله. بەڵام لەسەر زەویە جوانێک هەبووە لە یوسف جوانتر. لە فەرمایشتێکە ئەفەرمێ نیوەی جوانی هەموو سەر زەوی دراو بە یوسف عەلەیه السەلام. بەڵام محەممەد المستەفا صلی الله عليه وآله وسلم هەموو جەماڵی سەر زەوی پێدراو، واتە جوانترین کەس لەسەر زەویە بریتیە لە محەممەد صلی الله تعالى عليه وسلم. باسی چیت بۆ بکەم لە جوانی و جەماڵی محەممەد صلی الله عليه وسلم؟ ئەو جوان و باڵاڕێکەی دەم و چاوی وەکو مانگی چواردە ئەدرەوشایە. کامتان قورئانی دایکسانە با بیکوژێنێتەوە؟ قورئانەکەت بکوژێنەرەوە گیانی، قورئانەکە بکوژێنەوە سەڵتی زۆرە گیانی، دواتر گوێ لە قورئانەکە دەگریتەوە با وتارەکە تەواو بێ. دەم و چاوی ئەو خۆشەویستە وەکو مانگی چواردە ئەدرەوشایەوە. خۆ مناڵەکان مانگی چواردەتان بینیوە چەند پڕ و جوانە، خڕ و نازار، ئەو ئاسمانەوە چەند جوان ئەیبینی. یەکێ لە هەواڵانە گێڕێتەوە فەرمێ شەوێک بە کۆڵانێکی مەدینەیە ئەڕۆشت، مانگی چواردە ئاسمانێکی ساماڵ مانگ ئەدرەوشێتەوە. ئەڵێ لەپڕ لەو سەری کۆڵانەکەەوە پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم بینی. سەیری دەم و چاوی گەش و جوانی ئەوم ئەکرد لەگەڵ مانگە، سەیرم ئەکرد دەم و چاوی ئەموو جوانی مانگ. واللهی دەم و چاوی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو مانگە شیرینتر و جوانتر بوو. یەکێ لە خێزانەکانی فەرمێ خەریکی درومان بووم، دەرزەکە بەدەستمەوە کەوتە خوارەوە، زۆر تاری بوو، نەم ئەدۆزیەوە. لەگەڵ ئەو باڵاگەردان و جوانە خۆی کرد بە ماڵە، یەکسەر دەرزەکەم دۆزیەوە لە جەماڵ و نووری ئەوە. برۆکانی کەوانەیی، برژەنگەکانی درێژ، چاوەکانی کەحیل بوون. هەموو کاتێک کە سەیرت ئەکرد چاوی ڕەشی گەورە كأنما بتايبة كلي تيكراوة كليك إلهي
دەموچاوی پڕ بوو لوتی بەرانی و دەمێکی زۆر جوان و دانەکانی وەکو مرواری دەرئەکەوتن و بریسکیان ئەدایەوە. ئەگەر ئەدبینی وات هەستە کرد هەندێک زیوی زۆر جوان لە ناو دەمی ئەو شیرینەیە کاتێکە قسە ئەکات. نە زۆر باڵای بەرز بوو نە زۆر کورد بوو، قژەکانی نەرم نەبوون و زبریش نەبوون، وەسەط بوون. زۆر کات قژە نازدارەکانی هەتاوەکو ئاستی گوێی ئەهات، هەندێک جار هەتا ئاستی شانەکانیشی درێژە بوون. هەندێک جار خۆشەویستەکە پەلکەی لە قژەکانیان دروست ئەکرد، 4 پەلک. ئەم خۆشەویستە ئەگەر دیقەتت بدایە قەت تێر نەئەبووی، لە دیداری شیرینی قەت تێر نەئەبووی. هەرچەندێ سێرت ئەکرد نەت ئەتوانی چاوەکانێک کلاکەی لەسەر ئەوی لا ببێ. بۆ یەکێک لە شاعیرە کوردەکان لە شاکارێکە زۆرێکتان بیستوتانە کە باسی مارەکە ئەکات کە چۆن دایبێت سەیدنا ئەو بەکرەوە، ئەڵێ وەڵڵا نەمەویست پێوەی بم، بەس ئەمویست نێوچەوانی جوانی ئەو خۆشەویستە ببینم، بەس ئەم پەروانە ئاسای دەوری هەرچی کون بوو لە منی ئەگرت، تەنها یەک کون مایەوە قاچی پێوەنا نەئێژ نێوچەوانی ببینم، مەجبور بووم پێوەی بدەم هەتاوەکو لەو نورە بێ بەش نەبوو بیبینم. علەمای مەذهبی ئیمامی شافعی ئەفەرمون باشە کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم جەماڵی زیاتری لە یوسف پێدرا بوو، ئەی چۆن هەرچی کچانی دنیای عاشقی نەبوون. ئەڵێن جیاوازی نێوان یوسف عليه السلام لەگەڵ محەممەدا صلی الله عليه و آله وسلم بریتێ لە جەلال و هەیبەت، لەگەڵ هەموو ئەو جوانی کە پێ عەتا کرد بوو خوای گەورە جەلال و هەیبەتێکی دابووە کە ئینسان ئەیبینی سامی ئەکرد لە بەردەمیان، ئەتەزی و ئەلەرزی لە بەردەمیان. بۆی ئەفەرمون ئەوەی کە یەکەم جار پێغەمبەری ئەبینی صلی الله عليه و آله وسلم تووشی دەهشەت ئەبوو، هەندێک جار لاشەی ئەکەوتە شۆکە لە حوزوری ئەوە، بەڵام دواتر کە وردە وردە ئاشنای ئەبوو ئیتر چاوی تێر نەئەبوو لە نیگای جوانی ئەو. هەرچەند سەیری ئەکرد جەماڵی زیاتری ئەوی بۆ دەرئەکەوت، لە ڕووی مادی و معناوە خۆشەویستی ئەوی زیاتر بۆ دەرئەکەوت. ئەفەرمی هەر کەس یەکەم جار ئەهاتە ناو مەدینە کە کتوپڕ چاوی ئەکەوتە سەر پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ئەشڵەژا، بەڵام کە ئاشنای ئەبوو ئیتر سات بە سات خۆشی ئەویست. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم شانەکانی پان بوون، دەستەکانی گەورە و جوان بوون، مۆرێک لە نێوان هەردوو شانەکەیە هەبوو. طبعا مۆرێکەیە پێوتێ مۆری پێغەمبەرایەتی، هەرچی پێغەمبەرە عەلەیهیم الصەلاة وەسەلام حەل لە ئادەمەوە هەر هەمویان ئەم مۆرە بەدەستی ڕاستیانەوە بە ئەندازی هێلکەیەک لە ناو لاشەی جوانی پێغەمبەرانە عەلەیهیم الصەلاة وەسەلام شوێنێک ئەبوو کە ئەم شوێنە عەلامەتی نبووەت بوو ئیلا لە محەممەد المستەفایە نەبێ صلی الله عليه وسلم، چونکە ئەخیر پێغەمبەرە کۆتاشت لە ختمی ناوەڕاستی شانی پێغەمبەرە صلی الله عليه و آله وسلم ئەو ختمەی هەبوو، ئەو شیرینی و جەماڵەی هەبوو. ئەگەر پۆشاکت سیر کردایە چی لە ناو پۆشاکەکانیان جوان بووە ئەوەیانی لەبەر ئەکرد. پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم ئەنەس ئەگەڕێتەوە ئەفەرمێ وەڵڵا بوردەیەکی یەمانی هەبوو، بوردەی یەمانی قوماشێکی زۆر گرانبەهای ئەو زەمانە، ئەفەرمێ هێڵی کەمەکەمەی سووری تیا بوو، ئەڵێ وەڵڵاهی کە لەبەری ئەکرد حج جەماڵێکم نەبینی بوو ئەوەندەی ئەو جەماڵ، ئەوەندەی ئەو جوان بێ و ئەو پۆشاکڕێکی و شیک پۆشیە لەو نازار و جوان. خۆشەویست صلی الله عليه وسلم ئەصحاب زۆر دیقەتیانەدا، زۆر لێ وردە بوونەوە. ئەفەرمێ کاتێک کە ڕۆنی لە ڕیشی ئەدا لە 63 ساڵیە، تەسەوور کە لە ئەخیری عمری پێغەمبەرە صلی الله عليه وسلم هەموو وەکانی ڕەش بوون. ئەو ڕۆژەی کە ڕۆنی لە ڕیشی مبارەکی نەدایە ئەصحاب ئەڵێ ئەمان ژمارد، بزانین چەند دانە سپی تێیە، هەندێک ئەفەرمون 13 ژمارد، هەندێک ئەفەرمون 17، هەندێک ئەفەرمون 20، چەند تاڵێکی کەم ئاوە هاوڵان ئەوەندەیان دیقەت ئەدا تەنانەت مۆسپیەکانیان ئەژمار لە نێوان ڕەشەکانی پێغەمبەرە صلی الله عليه و آله وسلم. دەی ئەم پێغەمبەرە نازدارە ئەزانن لە قورئانە چ وەصف و سەنا و چ باسێکی ئەو کراوە.
ئەزان ئەو خوا عەزیمە جەلە جەلالوه یەکجار بە ناوی خۆی بانگی ناکە، قەت نەیفەرمووە یا محەممەد، یان باسی ئەوە بکە کە چۆن باسی پێغەمبەرانی تر عەلەیهیمو السەڵات وەسەلامەکە هەموو پلەپایان زۆر بەرزە، چۆن باسی ئادەم، چۆن باسی نوح، چۆن باسی ئیبراهیم ناوەکانیان نەهێنێ، ناوی محەممەد صلی الله عليه وآله وسلم یا بە مخاطبە بە کاف بەها بەمانە ئەگەڕێتەوە سەری، یان ئەوەتە یا ئەیوهە النەبی یا ئەیوهە الرەسوول، ئەبەم شێوازە خطابی ئەکرێ. ئەمە تەنها بۆ ذاتی ئەڵڵا نییە جەلە جەلالوه، کورە خطابەکەی درێژ کردێتەوە بۆ ئێمەش، ئەفەرمێ هۆ ئیمانداران لا تجعلوا دعاء الرسول بينكم كدعاء بعضكم بعضا، نەچن بانگکردنتان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو بانگکردنتان بێ بۆ یەکتر، کەسێک هاوارکە محەممەد نە، بڵێن یا ئەیوهە النەبی یا ئەیوهە الرەسوول بە ئەحتیرامەوە بانگی کرد. هەر ئەمەنا ئەفەرمێ نەچن دەنگ بەرزکەنەوە لە حوزوریە، ڕێزی لێ بگرن. ولا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم بعضا، كورا نچن دنگ برسكنەوە بەسەریە، نەچن چۆن قسە لەگەڵ یەکترا ئەکەن و مامەڵە ئەکەن دەنگ بەرزکەنەوە، نەرم هێواش قسەکە. ثابت یەکێ بوو لە هاوڵەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەم ئاەتە هاتە خوارە ون بوو. ثابت پێ ئەوترا خەتیبەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، دەنگی زۆر گەورە بوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو هاوڵانەی کە لێی نزیک بوون باش ئەیناسین، یەکەیەکە هەواڵی ئەپرسین ئەگەر دیار نەبوونە، مدەتێ سێری کرد ثابت دیار نییە، فەرمووی ئەرە ثابت چی لێ هات؟ وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم والله ثابت ناوێرە بێتە مەجلیسی تۆ. بۆ؟ والله ثابت دەنگی زۆر زلە، ئەڵێ ئەو ئاەتە ئەترسم شمولم، ئەترسم بێم قسێ بکەم لە حوزوریە دەنگم بەرز کردێتەوە بەسەری. فەرمووی مژدەی بدەنێ ئەو لە ئەهلی بەهەشتە، بابێتەوە ناو مەجلیس، ئەو لەوانە نییە، ئەو خەتیبی پێغەمبەرە صلی الله عليه وآله وسلم. ئێمە هەر یەکێک لە ئێمە پێویستمان بە عشق و خۆشەویستێکی تایبەت هەیە لەگەڵ پێغەمبەرە صلی الله عليه وسلم. والله ئەبێ بەشێک لە ژیانمان بریتی بێ لە سەڵەوات بۆ دیداری ئەو، بەشێک لە ژیانمان بریتی بێ لە خۆشەویستی دەربڕین بۆ ئەو. کورە ئەگەر ئەو نەبووە ئەمە کەی صاحبی ئەمە ئەبووین، ئەها بە نیدائێکی ئەو هاوارێکی ئەو هەمومان کۆبووینەتەوە، ئەوە گوێڕایەڵی پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەبێ بەشێک لە ژیانی خۆتت دانابێ، ئیتر ڕۆژانە هەفتانە کاتێکت تەرخان کردبێ بۆ گۆڕینەوەی خۆشەویستی لەگەڵ پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەمە ئەم شەو لە خزمەتتانە کاتێکتان پێ بڵێم کە زۆر گرنگە بۆ گۆڕینەوەی خۆشەویستی لەگەڵ پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئێمە هەمومان ئەزانین ئەم خۆشەویستەی دڵمان، ئەم نورەی چاومان فەرموویەتی نزیکترین کاتی تۆ لە خواوە لە ناو سوژدایە. قەت بیرت کردوتەوە لە سوژدا سەڵەوات بێ لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. سەڵەوات بە معنای دوعا دێ، قەت بیرت کردوتەوە لەوەی بەشێک لە سوژدەی تۆ بریتی بێ لە سەڵەوات ناردن بۆ دیداری ئەو خۆشەویستە. ئای ئەگەر ئەزانی لە ڕۆژی قیامەتە چۆن ئاوا ئەگەڕا و هاوڵەکانی ئەوانەی کە لێی نزیک بوون یەک ئەیناسینەوە، بەو خوایە ئەم ئومەتە یەک ئەناسێت. بەخوا لە دوورەوە ئاثاری دەم و چاوت، ئاثاری دەستنوێژەکەت لە دوورەوە ئەزانێەوە ئومەتی ئەوە بانگت ئەکرد. ئەزانی ئەو چەند دڵسۆز بوو بۆ تۆ. ئەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە عمری خۆیان چەند نوێژی کردبێ، لێک نوێژیان نەبووە دوعا بۆ تۆ نەکای عەبد. جارێکیان دایکمان عایشە ئەگەڕێتەوە ئەفەرمێ لە خزمەتیا بووم، سێرم کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر دڵی خۆش. وتم ئەی خۆشەویست دوعایەکم بۆ بکە. ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی بەرز کردەوە فەرمووی اللهم اغفر لعائشة ما تقدم من ذنبها وما تأخر. خوایە لە گوناهەکانی عائشە ببوورە، هەرچی گوناه هەیە لەمەوە پێش کردوێتی، هەرچی گوناه هەیە لەمەوە دوایی کە، وما أسرت وما أعلنت. خوایە لە هەموو گوناهەکانی ببوورە، ئەو گوناهانەی بە ئاشکرا کردوێتی، ئەو گوناهی بە پەنهان کردوێتی و کەس نەیزانی. ئەڵێ منش ئەم دوعایە زۆر دڵی خۆش کردم، زۆر پێکەنیم، سرم خستە باوەشم، وتی ئەی عائیش ئەمەت زۆر پێ خۆش بوو،
والله أي بيغمري خوا صلى الله عليه وسلم والله زور دلخوش الجاء لو باشتر كوا فرمي فوالله إنها لدعوتي لأمتي في كل صلاة قسم بخواي عائشة أما الدعاء من بو همو أمتكم لهمو نيجكوا بو يا رحمتي خالة ابن تيمية بأفرمي هندي قناه هيك أيكي بدعاء بيغمبر صلى الله عليه وسلم خوالي خوش هندي قناه هيك هندي قناه هيك برزي أكيتوا أم دعائي بيغمبر صلى الله عليه وسلم أبيت الشفاعة بوت دڵسۆزی ئەو پێغەمبەرە نازدارە بۆ هەر یەکێک لە ئێمە بەخوا لە نەفسی خۆی زیاتر لەوە ئەچێ یەکێک لە ئێمە گوێ بە نەفسی خۆی نەدا گوناهکە عیسیان بەرزکاتەوە بەس بەخوا ئەو ڕەئوف و ڕەحیمە ئەوەندە عەزیزە لەگەڵ ئەم ئوممەتەیە ئەمەندەی ئەم ئوممەتەی خۆی خۆشەوێ فرمووی ڕازی نابم ئەگەر یەک کەسم لە ئوممەتەکە بچێتە ناو جەهەنەمەوە یا ئیلهی ئێمە ئەم شەو ویستمان ئەم شەو ویستمان کەمێک لە خزمەت نیگای پێغەمبەر صلی الله عليه وسلم تۆزە کەمێک لەو خۆشەویستی و مەحەبەتە بۆ ئەو بەرزکەین ئەزانم ناتوانین نزمان تعبیری جەماڵ و جوانی ئەوەکە ناتوانین ئەوەی کە لە ناخمانایە بۆ ئەو دەری بڕین بەڵام ئەکرێ سەڵەواتی زۆر بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم دروازەیەکی خەیری زۆر گەورە بێ بۆ ئێمە یەکێک لە هاوڵان هاتە خزمەتی فرمووی یا رسول الله صلی الله عليه وسلم ئەمەوێ نیوەی دوعاکانم نیوەی تەنها سەڵەوات فرمووی زۆر باشە ئەگەر ئەتوانی زیاتر فرمووی دوو لەسەر سێ فرمووی ئەگەر ئەتوانی زیاتر فرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ دوعایەک ناکەم داوای هیچ شتێک ناکەم تەنها سەڵەوات لە دیداری تۆ ئەدەم فرمووی دەی خوا هەرچی هەممی دنیا و ئاخرەتە هەموویت بۆ حەلەکە و هەموویت ئەدات بۆیە قوربی ئێمە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم خۆشەویستی ئێمە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەڵەواتەکانمانە دەرەکە تۆ ئەی عەبد بیکەرە واجب لەسەر خۆت ئەم ساڵ کە بەسەر تا دێ ڕۆژی بێ سەڵەواتت نەبێ کاتێک لە نوێژەکانە یا یەکێک لە نوێژەکانە دانە ئیلا لە سوژدەکەیە تۆ سەڵەواتێدا بێ بە دیداری ئەو شیرینە زۆرێک لە کار و گرفت و ناڕەحەتی و هەممەکانی ژیانت بە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەل ئەبێ و چارەسەر ئەبێ دەی خوای گیان ئێمە لەم شەو مبارەکە کۆبووینەتەوە ئێمە وا خەریکە مانگێک بەڕێ ئەکەین و ماڵ ئاوایی لێ ئەکەین لە پێناوی تۆیە تیای بە ڕۆژوو بوون یا ئیلاهی ئەمانەوە لەم شەوە جوانترین سەڵەواتی دڵمان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بنێرین خۆیان سڵاوی ئێمە بگەێنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکێک ناومان لە خزمەتیان بێنە یا رب العالمین خۆشەویستی دڵی ئێمەی پێ بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی پێ بگەێنە کە هەندێک لە براکانت ئەگەر ئەو ئێمەی بە برا قبول بێ لە شەوێکا دانیشتون و ذیکر و یاد و ذیکری جەماڵ و جوانی تۆ ئەکەن بەدڵ مشتاقی دیداری تۆم یا ئیلاهی پێ بگەێنە کە ئوممەتەکەت لە ئەمڕۆیە لە غەریبی و ناڕەحەتێکی زۆر گەورە
هەموو جیهان لەسەری کۆبووەتەوە. کافرانی جیهان هەر هەموو کۆبوونەتەوە لەسەر ئەم ئومەتە، هەر یەکە و پارچەیەکی لێ ئەکاتەوە، هەر یەکە و بە جۆرێ جەنگی لەگەڵەکە. ئومەتەکەش لە خەوێکی غەفڵەتی زۆر گەورە. یا ئیلاهی بەخوا ئەگەرچی کەڵکی دینەکەی ئەومان نەبێت و کەڵکی ئەومان نەبێت کە شوێن کەوتەی ئەو بین، کەڵکی ئەومان نەبێت لە ئومەتی ئەو بین، بەڵام بەخوا پەروەردگارە ئێمە ئەگەر هیچ شتێکمان نەبێ بەرزیکەینەوە، تەنها مەحەبەتێک نەبێ کە لە ناخمانە هەیە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. یا ئیلاهی ئەم مەحەبەتی دڵی ئێمە بگەێنە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم. یا ئیلاهی داوات لێ ئەکەین گوناهمان زۆرە، ئەزانین تۆ بەخشندەی، ئەزانین لێمان ئەبوورەی، ئەزانین پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای بۆ کردووی. تو گەورەی خۆت گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کرد، گوناهێ بە پەنهان کردومانەوە کەس نەیزانیوە خوای عەفومان کرد، گوناهێ لەمەوە پێش کردومان عەفومان کرد، گوناهێ لەمەوە دوعایکەین و فریای تەوبە ناکەوین عەفومان کرد. خوای گوناهێ نەمانزانی کردمان عەفومان کرد، گوناهێ زانیمان و هەر کردمان عەفومان کرد. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دەرگاکانی خێر بەسەر دڵمانە بکەرەوە یا رب العالمین. تۆ خۆت لای خۆت قبوڵمان کە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە هاوارمان بۆ لای تۆ هێناوە، بە کۆڵی گوناهەوە هاتوینەتە مزگەوتەکەت و ماڵەکەت، ئەزانین کە تۆ لێمان خۆش ئەبی. مژدەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە ئەگەر بەقەدەر کوڕەی زەوی گوناهمان هەبێ، بەقەدەر کوڕەی زەوی مەغفیرەتی تۆ بەسەرمانە دابارێ. وا کۆڵی گوناهمان ئێمە بەرز کردوێتەوە و چاوەڕێی ڕەحمەتی تۆین. یا ئیلاهی ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و بەزەیی خۆت بەسەر مەجلیسەکانمانە ببارێن، بەسەر شەوەکانی قەدرمانە ببارێن. یا ئیلاهی ئەمساڵ زۆرێک لە مزگەوتەکانی ئەم کوردستانە پڕ بوون لە خواناس و دیندار. چەند دڵمان خۆشە بێ کە وێنەکانیان ئەبینین، ئەزانین هەموویان ڕوویان بەرز کردوێتەوە بۆ لای تۆ یا رب العالمین. تو گەورەی خۆت ڕەحمەتی خۆت بەسەر ئەم وڵات و نیشتیمان و ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە گوناهی دایک و باوکمان ببوورە یا رب العالمین. ئەو دایک و باوکانەی ماون یا ئیلاهی سێبەریان زیاتر کە لەسەرمان، ڕەحمەتی خۆت بەسەریانە ببارێنە، عەفوی خۆت بەسەریانە ببارێنە، سەریان بەرزکە یا رب العالمین، نوری ئیمان لە دڵیانە بچەسپێنە یا ئەکرەم الئەکرەمین. ئەو دایک و باوکانەی کە بەجێیان هێشتون و مردوون و لەناو گۆڕەکانیانان، یا ئیلاهی هاوار لێ ئەکەین. یا ئیلاهی هاوار لێ ئەکەین ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر گۆڕەکانیانە ببارێن، عەفوی خۆت بەسەر گۆڕەکانیانە ببارێن. تۆ بەرە هاوڵ و ئەنیسیان یا رب العالمین. خوایان بەرزیان کەرەوە پلیان لای خۆت بە خزمەتی پێغەمبەریان صلی الله عليه وسلم بگەن. خوایان لەسەر جەم گوناهی مردوەکانمان ببوورە، تایبەت ئەو مردوانەی کە بێکەسن یا ئیلاهی هەموو خزم و کەس لە یادیان کردن دوعایان بۆ بکەن. ئەمە لە منبەر و محرابەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم دوعایان بۆ بکەین، خوای لە گوناهی هەمویان ببوورە یا رب العالمین. خوای گیان ئەم موسڵمانانە ڕوویان کردوتە ئەم ماڵەی تۆ بەخوا پەروەردگارە دڵیان پڕە لە داوا، بەخوا ئەمانە ئەو سەرە بەرزە جوانیان نەوی ناکەن تەنها لە حزوری تۆیان نەبێ، بەخوا پشتی ڕێکیان ناچەمێنن تەنها بۆ تۆ نەبێ، دەسی زەلیلی دوعا بەرز ناکەنەوە تەنها بۆ تۆ نەبێ. دەیا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت، خوای ئەوەی کە ئەیانوێ پێیان عەتاک. یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەوەی کە لە دڵیانایە پێیان عەتاکە یا رب العالمین.
خۆیە ئەویان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە، ئەویان بێ مناڵە مناڵی پێعەتاکە، ئەویان بە مناڵە مناڵی ساڵحکە، ئەویان کەم ڕزقە ڕزقی حەڵاڵی زیادکە. یا ئیلاهی ئەوەی قەرزارە قەرزی سەرشانی سووکە، ئەوەی نەخۆشە شیفای بۆ بنێرە. یا ئیلاهی نەخۆشێکی زۆر داوای دوعای خەیریان لێکردوون بە ئومێدی ئەوەی کە ئێمە ساڵح بین و لە حزوری تۆ یا دوعاکانیان بەرزکەینەوە. یا ئیلاهی هاوارت بۆ لا ئەهێنین بە ڕەحمەت و بەزەی خۆت شیفایان بۆ بنێرە یا رب العالمین. خوایە ئەومان کە گوناهبارە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەریا ببارێنە، عەفو و عافیەتی خۆت بەسەریانە ببارێنە. خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت. ئەومان کە گوناهبارە و گەوزاوی گوناهە خوایە ڕزگاریکە. یا ئیلاهی بەخوا ئێمە گوناهمان زۆر و زەوەندەیە، بەڵام هەمیشە سەیری ڕەحمەتی تۆ ئەکەین. خوایان مەمان دەرەدەسی نەفسی خۆمان بۆ چرکە ساتێ، مەمان دەرەدەسی شەیاطین بۆ چرکە ساتێ. تۆ خۆت ئیمان لە دڵمان ناشیرین کە، گوناه لە دڵمانە ناشیرین کە، بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی ئەوەیان لەم عەبدانە ڕزقی سوارە، یا ئیلاهی دەرگاکانی ڕزق بەسەریا بکەرەوە. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت، بە کەڕەمی خۆت، بە ڕەحمەتی خۆت بەرەکەت بەسەر ماڵ و سەرۆت و سامانمانە ببارێنە، بەرەکەت بەسەر وەقتمانە ببارێنە، بەرەکەت بەسەر ماڵەکانمانە ببارێنە، بەرەکەت بەسەر مناڵەکانمانە ببارێنە. یا ئیلاهی ئەزانین سپاردە لای تۆ زایە نابێ، وا مناڵەکانی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەمە الئەکرەمین، وا ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد یا رب العالمین، وا ئەخلاق و ڕەوشتی ئەم ئوممەتەمان سپاردەی تۆ کرد یا ئیلاهی یا ئەکرەمە الئەکرەمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت، باسم عظمت، باسم عظمت، باسم عظمت دوعاکانمان قبول کە یا رب العالمین. خوایان ئەم ساڵی کە بەسەرمانە تێ ئەپەڕێ، باشترین ساڵەکانی ژیانمان بێ لە تاعەتمانە یا رب العالمین، باشترین ساڵەکانمان بێ لە شساغیمانە یا رب العالمین. خوایە بیکەرە باشترینی ساڵەکانمان لە ڕزق و ڕۆزیمانە یا رب العالمین. خوایان بیکەرە باشترین ساڵەکانی ژیانمان لە وەرگرتنی عیلمە یا رب العالمین، لە خواناسی و دینداری و پەیوەندی لەگەڵ تۆیە یا رب العالمین. خوایان ئەگەرچی ئێمە کەڵکی نزیکی تۆمان نەبێ، تۆ خۆت کەڵکدارمان کە یا رب العالمین. ئەگەرچی ئێمە شایستەی ئەوە نەبین لە حزوری تۆیە بین، تۆ خۆت شایستەمان کە یا رب العالمین. خوایان مسلمانانێکی زۆر داوایان لێ کردوون یا ئیلاهی هەر یەکە و کێشە و گرفتێکی هەیە، خوای بەهانایانە وەرە یا رب العالمین. هەندێک لەو مسلمانانە ئەولادەکانیان دیار نین، یا ئیلاهی ڕەحمەت و بەزەی خۆت بەسێنانە ببارێنەوە بە یەکیان شاد کەرەوە. هەندێک لەو ئیماندارانە ئەولادەکانیان نەخۆشن، یا ئیلاهی شفایان بۆ بنێرن. هەندێک لەو خۆشەویستانە یا ئیلاهی تووشی بەڵایەک هاتوون، موسیبەتێک هاتوون، هانایان هێناوە، خوای ڕەحمەتی خۆت بەسەریانە ببارێنە. یا ئیلاهی وا ئێمە ئەم شەوە لە حزوری تۆیە کۆبووینەوە بە ئومێدی ئەوەی تۆ قبوڵمان کەی، دەی تو گەورەی خۆت قبوڵمان کە، تو گەورەی خۆت لێمان ڕازی بە، تو گەورەی خۆت لێمان ڕاضی بە. یا ئیلاهی تۆ خۆت بەخشندەی و بەخشندەیت پێخۆشە، بمان بەخشە یا رب العالمین، بمان بەخشە یا ئەکرەمە الئەکرەمین، بمان بەخشە یا رب العالمین. خوایە داوات لێ ئەکەین دوعاکانمان قبول کە یا رب العالمین. خوایە بۆ خاتری گەورەی خۆت دوعاکانمان قبول کە یا رب العالمین. آمین آمین والحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.